طبعا بۆ خۆتان نەزانن بەداخەوە ڤایرۆسی کۆرۆنا هەموو مرۆڤایەتی گردێتەوە و ئەم ڤایرۆسە سنووری نییە و ناسامی کەسان ناسێ لە چوارچەوەی بڕیارەکانی حکومەت هەرێمی کوردستان و ڕێنمای وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بە باشمانزانی ئەمڕۆ یەو ڕێنمای جێبەجێ بکەن لەگەڵ هاوکارەکانم سەرۆکی شارەوانی ساڵح ئاغا و لێپرسراوی بنکەی بەرگری شارستانی و هەروەها بنکەی بەرگری شارستانی کەلار و پۆلیس و ئاسایش هەڵساین بە ڕێژکردنی دوکانەکانی ناو ساڵح ئاغا و پاکەشکردنی لێرەکەوە من داوا لە هاوڵاتیانی ساڵح ئاغا دەکەم هاوکارمان بن و ڕێنمایەکان حکومەت جێبەجێ بکەن بۆی ئەم دۆخە تێپەڕێنین پشتیوان بەخوا دەست لەناو دەست ئەم دۆخە تێبەڕێت. هەرم شوێنە ئەگرێتەوە یان شوێنی تردانەیە؟ ئەم شوێن ئەمە دەرماڕشکردنی ئەمە فەرمانەکانی حکومەت ماوە لەگەڵ چەند شوێنە ترە بەیانی یان دوو بەیانی ئەوکان تشتاو دەکەین. تقریبا جێبەجێمان کردووە داخستنی دەلاک و مەتعەمەکان کە بە سەفەری بفرۆشن و لە فەفرۆشەکانی دا بخەین و چاودێریکردنی بڕێ باخمان هەیە کە بۆتە هۆی کۆڕ و کۆبوونەوە ئەوەی شمان قەدەغە کردیە حال حازری ئیتر لەمێوەی شەوە داوای یەکەم وەکو کاکسەروەت ئاماژەی پێکرد داواکەم لە خەڵک هاوکارمان بن. ئێمە لە چوارچەوەی هەڵمەتێکە دەستمان پێکردو ڕۆژانە جەدۆلێکی زەمەنی بۆ خۆماندانین بە پێ ئەو جەدۆکەوەرێکی قایمقامی قەزای کەلار و ئیدارەی گەرمیان دوو تیمەکانمان ئێمە دوو تیمی مزەخەیە و لەگەڵ ماتۆڕێکی ئاگوکشێنەوە کە تەریمان کردو بۆم بابەتە بەکاری تێرین بۆ ئەو شوێنانە. أنا برا أول ساعة دوباره